گۆرانیان لە سەداوەکاری ئەحمەد کۆی پێچەشی دەکەم مەوێ و بە خاڵە ئەرسەلانی خۆشەویست. بەفرێک باری وە باوانم کۆیەیدا پۆشیێ بەفرێک باری وە باوانم کۆیەیدا پۆشیێ ئاگەت لە خۆ بێ ناڵدەرین لەبار نەخۆشیێ ئەو شۆکانێ دەستمە جوانێ بەفون سەرخۆشی ئەو شۆکانێ دەستمە جوانێ بەفون سەرخۆشی هەڵستی مەستم بیگرێ دەستم ئەو شۆ پەسم سەرخۆشم بێوەشم سەرخۆشم بێنۆشم دەڵێ ویسکینا و گڵازە چاوە کاڵەکەی